بوومەلەرزە لە ئەفغانستان و هۆکاری زەرەر و زیانی بەربڵاوی ئەم کارەساتە. بەپێی راپۆرتی ڕۆیتێرس سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە یەکی مانگی پوشپەڕی 1401 هەتاوی بوومەلەرزەیەک بە گوڕی 6.1 ڕشتێر بەشێک لە پارێزگاکانی خوست و پەکتیای لە باکووری ڕۆژهەڵاتی ئەفغانستان و بەشێک لە ناوچەکانی هێند و پاکستانی هەژاند. 3 ڕۆژ لە دوای ئەم بوومەلەرزەیە نزیک سەعات 10 بەیانی ڕۆژی هەینی بوومەلەرزەی دووهەمیش لە پاکتیا ڕوویدا. بەپێی هەر ئەم راپۆرتە تا ڕۆژی 25 مانگی ژوئەن بەرابەر لەگەڵ 5 مانگی پوشپەڕ زیاتر لە هەزاران کەس گیانیان لەدەستاوە و 2000 کەسیش بریندار بوون و 10,000 ماڵیش وێران بووە و ژمارەیەکی زۆریش لە دانیشتوانی ئەو ناوچانە بێماڵ و حاڵ بوون کە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا لە کەشێکی سارد و بەبێ ئاو و خۆراک بەسەر دەبن. بوومەلەرزە کارەساتێکی سروشتیە، بەڵام ڕێژەی خەسار و زەرەر و زیانی لە هەر ئاستێکدا سروشتی نییە. لە 15 مانگی ڕەزبەری 1400 هەتاویدا بوومەلەرزەیەک بە گوڕی 6.1 ڕشتێر شاری 14 ملیۆن کەسی تۆکیۆی بە توندی هەژاند و تەنیا 5 کەس بریندار بوون. کەوایە جێگەی خۆیەتی بپرسین هۆکاری لەسەرەوەبوونی ڕێژەی خەسار و زیانی ئەم کارەساتە لە ئەفغانستان چییە؟ راپۆرتەکان پاکتیا وەکو ناوچەیەکی کوێستانی و دوورکەوتوو ناو لێ دەبن کە لە هەبوونی ڕێگاوبانی گونجاو بێبەشە. ئەوان هەر لە سەرەتای ڕووداوەکەوە وێنەگەلێکیان لە خەڵک نیشان دەدا کە بە ئامرازی سەرەتایی و بەدەستی بەتاڵ تەرمەکان و بریندارەکانیان لە ژێر دار و پردوو دەردەهێنا. حکوومەتی بێناوڕۆکی تاڵبان دوای 24 سەعات بارانی بەخوڕی کردە بەهانە و بە فەرمی گەڕان بە دوای قوربانیەکانی کۆتایی پێهێنا، بەڵام خەڵکی ڕزگاربووی بوومەلەرزەکە ڕانەوەستان و هەر بەو ئامرازە سەرەتاییانە و دەستی بەتاڵەوە درێژەیان بەگەڕاندا. حکوومەتی ئەفغانستان کە لە یاسای بنەڕەتی خۆیدا بەرابەری ژن و پیاوی قبول کردووە، لە دەی هەفتای زاینیدا بەرنامەی ئیسلاحاتی ئەرزی بە مەبەستی وەرگرتنەوەی خاوەنداریەتی لە خاوەن زەویەکان و کورتکردنەوەی دەستی لایەنگرانی ئەوان لەوانە ئاخوندەکان لە فەرمانڕەوایی بەسەر خەڵکدا ڕاگەیاند. ئەم چەوسێنەرانەی کەشاوەرزەکان بە یارمەتی دەوڵەتە کۆنەپەرستەکانی پاکستان و ئەفغانستان لە بەرامبەر دەوڵەتی ناوەندیدا بە شێوەی چەکدارانە و ڕێخستنی مجاهیدینی ئیسلامی دەستیاندا بەرگریکردن لە جۆری بەرهەمهێنانی دواکەوتوانە و دەسەڵاتی دیکتاتۆری خۆیان. دەسەڵاتی ناوەندی ئەفغانستان داوای یارمەتی لە دەوڵەتی ئەو کاتی شۆڕەوی کرد. بەرپرسانی شۆڕەوی کە بەتەما بوون لە ڕێگای داگیرکردنی ئەفغانستانەوە ڕێگای گەشتن بە دەریای عەمان و ئاوەگەرمەکانیان بۆ بکرێتەوە، ساڵی 1970 زاینی هێزە نظامیەکانیان ڕژاندە ناو ئەفغانستان. ئیمپریالیزمی ئەمریکا کە ساڵی 1975 زاینی لە شەڕ لەگەڵ ویەتنام کە لەلایەن شۆڕەویە و پشتیوانی لێدەکرا شکستی هێنا و ئەوەی وەک سوکایەتیەک بەخۆی دەزانی هەلومەرجەکەی بۆ تۆڵەسەندنەوە بە گونجاو زانی. هەروەها کابینەی جێمی کارتێر سەرۆک کۆماری ئەو کاتی ئەمریکا دژی هەر چەشنە ئاڵ و گۆڕێک لە مناسباتی کۆنەپەرستانەی ئەفغانستاندا بوو. لەم ڕووەوە بە ناردنی چەک و چۆڵ و دانی زانیاری و ڕێنمایی و هەروەها بە کەڵک وەرگرتن لە دۆلاری زۆر و زەوەندی سەرچاوەگرتوو لە نەوتی شێخنشینەکانی عەرەب یارمەتی مجاهیدینی ئیسلامیاندا. ئەمە دەستپەیکی ئەو کارەسات و هەژاریە بوو کە بەرۆکی خەڵکی ئەفغانستانی گرت. بەپێی راپۆرتی بانکی جیهانی ئەفغانستان 6مین وڵاتی هەژاری دنیاە. ئەمە لە حاڵێکدایە کە ئەم وڵاتە خۆی دەوڵەمەندە بە نەوت و کانە سروشتیەکانی دیکە. کارناسان ئەرزشی زەخیرەی ئەم وڵاتەیان لانی کەم بە 10,000 ملیارد دلار خەمڵاندووە. ئەگەر ئەم دەوڵەتە کۆنەپەرستانە هۆکارەکانی هێشتنەوەی مناسباتی بەر لە سەرمایەداریان بە بەهێزکردنی ئیسلامی سیاسی و سونەتەکانی ڕزیوی عەشایری فراهەم نەکردبایە، ئێستا ئەفغانستانیش زۆر سروشتی گۆڕانکاریە پێویستیەکانی مێژووی تێدەپەڕاند و بە جێگەی ئەوەی ئەووەڵین وڵاتی بەرهەمهێنەری خەشخاش و موادی مخدر بێت، لانی کەم وڵاتێکی ئاسایی دەبوو. دەوڵەتی ئەمریکا لە ماوەی چەندەی ڕابردوودا و بە تایبەت لەم 20 ساڵەی دواییدا کە ئەفغانستانی بە فەرمی لە ژێر دەسەڵاتدا بوو،
تەنیا ئیمکانی کەڵک وەرگرتن لەو مەواد و سەرچاوانەی لە ئەفغانستان فراهەم کردکە دەکرا لە بەرهەمهێنانی چەک و تەنانەت چەکی هەستەییدا بەکاربهێنرێت. بە شێوەیەکی گشتی هۆکاری ئەوەی کە ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەفغانستان لە ماڵ و سەرپەنای قوڕینە و لەو ناوچانە دەژین کە بە ڕادەیەکی زۆر دواکەوتوو ڕاگیراون دەرەنجامی دەیان ساڵەی دەسەڵاتی ئیمپریالیزمی ئەمریکا و دەوڵەتە کۆنەپەرستەکانی پاکستان و عەرەبستان و هەروەها شەرخوازە ئیسلامیەکان و سەرمایەدارانی قاچاقچیە بەسەر چارەنووسی خەڵکی ئەو وڵاتەدا. تا ئێستاش وڵاتە سەرمایەدارەکانی ناوچەکە و جیهانیش یارمەتیەکی ئەو تۆیان بە خەڵکی بوومە لەرزە لێدراوی خۆست و پەکتیا نەکردووە. ئەو یارمەتیانەش کە کەم و زۆر لەلایەن ڕێکخراوە جەماوەری و مرۆڤ دۆستەکانەوە ناردراوە دەبێت لە ڕێگای تاڵبان و گەورە قاچاقچیە تاوانبارەکانەوە کە خۆیان هۆکاری هەژارمانەوە و لە خوارەوەبوونی ئاستی ژیانی ئەو خەڵکەن بەدەستی لێ قەوماوانی ناوچەکە بگات. جائیتر چەندە لەم یارمەتیانە دەگاتە دەستی قوربانیانی ئەم کارەساتە ڕوون نییە. کۆماری ئیسلامی بەردەوام بە بەهێزکردنی شەرخوازە کۆنەپەرستەکانی شیعەی هەزارە لە شەڕی ئەفغانستاندا بەشدار بووە و لە ساڵی 2001 زاینی یارمەتیدەری هێرشی ئەمریکا و وڵاتەکانی ئەندامی ناتۆ بووە بۆ سەر ئەو وڵاتە. بەڵام کارە ساتبارتر لەوەش ڕەچاوکردنی ئەو سیاسەت و کردەوە و ڕەفتارانەیە کە فەرماندە و مەئمورەکانی سەربەوان خاوەنکارە چاوچنۆکەکان و جەماوەری لە خۆبێگانەبووی ناسیۆنالیست لە دژی ژنان و پیاوان و مناڵانی کۆچبەر لە ئێران بەڕێوەی دەبن. لە کۆتاییدا دەبێ ئەوە بڵین کە پێویستە یارمەتیە ماڵی و پێداویستیەکانی تری ڕێکخراوە جەماوەریەکان پەرە بستێنێ و هەروەها ڕاستەوخۆ بگاتە دەستی لێقەوماوانی بوومەلەرزەکە. یادی قوربانیانی بوومەلەرزەکەی خۆست و پەکتیا بەرز ڕادەگرین و هاودەردی خۆمان لەگەڵ پاشماوەکانی ئەو ڕووداوە دڵتەزێنە دەردەبڕین.